لە شاری سلێمانی و لە مەراسیمێکی تایبەتدا کتێبێکی نوێی وەرزشی بۆ ڕێبەرایەتی پامێران و ڕۆژنامەنووسی وەرزشی پێشکەش کرا. لەوە لە یەکێتی نووسەرانی کورد ئامادەبوونی بەشێکی زۆری ڕۆژنامەنووسانی وەرزشی سنووری پارێزگای سلێمانی و کەسایەتیە وەرزشیەکانی شارەکە هەرێز جەمال ڕۆژنامەنووسی وەرزشی هەستا بە نمایشکردن و وڵاوکردنەوەی کتێبەکەی بە ناوی ڕێبەری ڕۆژنامەوانی وەرزشی کە پێگاتووە لە 100 لاپەڕە و تایبەتە بە ڕێبەریکردنی پامێران و فۆتۆگرافەرانی وەرزشی تایبەت بە ڕووماڵکردنی یاری و پاڵەوانێتیەکان. یەکەم بەرهەمی ڕێبەری ڕۆژنامەوانی کوردیە دەتوانین بڵین وەکو یەکەم سەرچاوی ڕۆژنامەوانی وەرزشی لە مێژووی ڕۆژنامەگەری کوردی دەتوانین بەکاری بێنین. کتێبەکە لە 100 لاپەڕە پێکاتووە باز لە چۆنێتی ئەوە دەکات چۆن کەسێک دەتوانێت بێ بە ڕۆژنامەوانیشی وەرزشی لە ناوخۆ لە دەرەوە چۆن دەتوانێت خۆی بگەینێتە ئاستەوەی کە بتوانێت ڕووماڵی پاڵەوانێتی جیهانیەکان نێودەوڵەتیەکان کیشوە هەمووی بە ورد و درشتی باس کراوە لەوەی چۆن بێتە ئەندامی سەندیکا ڕۆژنامەوانی جیهانیەکان. بەسپاسەوە کتێبە لەسەر ئەیشی بەرەزلاو شەوجەنجی چاپ کراوە. کتێبەکە بە تیراژی 500 دانێ و بۆ پێشکەش دەکرێت بە تەواوی کتێبخانەکان لەسەر ژەم شار و شارۆچکەکان بە تەواوی ڕۆژنامەنووسان بە زانکۆپی ماگەکانەوە بە و فێرخوازانی کە دانەوێت بێنە بواری ڕۆژنامەگەری وەرزشیەوە. ئەم بەرهەمە بۆ ئەو کەسانەیە زیاتر کە سەرقاڵی بابەتی ڕۆژنامەوانی وەرزشین وەرزشکارەکان دەتوانین سوودێکی زۆری لێ بینین بۆی کە لە کاتی چاوپێکەوت نابێت یاخۆتە راپۆرت ئابێ بتوانێت شێوازی مامەڵەکردنی قسەکردن و گفتوگۆکانیان لەگەڵ میدیاکە ڕۆژنامەنووس چۆن دەبێت لەمانە پێکاتەوە بە شێوەیەکی چڕ هەموو ئەوانی تیادا باس کراوە.